سەبارەت بەم باسا و دروستکردنی پۆند و بەتایبەتیش پۆندی هەرەوەزی گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان سەباح بەڕێوەبەری سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان دەکەین. بەڕێزیان لە ستودیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە. دکتۆر بەخێر بێت. سڵاو کاک هەندرێ، سپاس بۆ ئێوەش. سپاس. بەر لەوەی کە بچینە باسی پۆندەکان، باسی ئەوەت کرد لە پرێس کۆنفرانسەکەدا کە ساڵی پار وشکە ساڵی بووە، بۆ ئەم ساڵ تا ئێستا هیچ دیارەکە فعلا ئەم ساڵیش وشکە ساڵی بێت یان هێشتا ماوێتی؟ بەڵێ دیارە، بەڵێ ساڵی پار وشکترین ساڵی ڕیکۆرد بووە لە هەرێمی کوردستان و عێراقیش. سەبارەت بەم ساڵ ئەوەی هەرچەنە یعنی ئەوەی کە پێی دەوتێ ساڵی ئاوی هێشتا ماوێتی تەواو ببێ، بەڵام ئەوەی تاوەکو ئێستا دیارە لە ساڵی ڕابردوو باشترین، بەڵام لە ئاستی تێکرا معدلی ینی معدلە گشتیەکە هێشتا زۆر کەمە و هێشتا مەترسیکی گەورە لەسەر سەرچاوەکانی ئاو هەیە. باشە، کەمترینەکەی ئەوەیە دەکرێت بڵێن ینی مەترسی وشکە ساڵی هەیە یان ئەوەیە کە تێرا ناکاتەوە ئاوی هەیە؟ خۆی وشکە ساڵی زاراوەیەکە، یعنی ئەگە وردی بکەینەوە، ئەگەر مەبەستەکە لێی وشکە ساڵی کشت و کاڵی بێت، سپاس بۆ خوا ئەو بارانەی باری بەتایبەتی بۆ کشت و کاڵی دێمی و بەتایبەتی تر بۆ گەنم کە وا باوە لە ناو کۆمەڵگای ئێمە کێشەیەکی ئەوتۆمان نەبوو، ئەگەر بڕەکەشی زۆر نەبوو بێ، بەڵام دابەشبوونەکەی باش بوو. بەڵام سەبارەت بە وشکە ساڵی هایدرۆلۆجیەکە دیسان ئێمە زۆر گەشتبین نین، ئەگەرچی ئەم ساڵ باشتر بوو لە ساڵی ڕابردوو، بەڵام هێشتا مەترسی جددی لەسەر سەرچاوەکانی ئاو هەیە. ئەو شەپۆلە وشکەی کە لە دوای 98ەوە بەرەوکی ئەم ناوچەیە گرتوێتەوە لە هەرێمی کوردستانەوە، هێشتا کاریگەریەکەی ماوە لە سەرمان و هەموو ئاماژەکان بەرەو ئەوەن کە داهاتوو بەداخەوە پێشبینیەکان خراپترن، ینی دۆخێکی وشکتر و گەرمتر چاوەڕێ ئەم ناوچەیە دەکات و لە ناویشدا هەرێمی کوردستان. هەرەوە پێشبینیە مەترسیدارە بۆ کەوا دەکات ئێستا پرۆژەکانی حکوومەتی هەرێم لە پۆند و کۆمەڵەکاری لەو جۆرە خۆی بگرێتەوە. سەبارەت بە پۆندی هەرەوەزی کە باستان لێوە دەکرد، پۆندی هەرەوەزی چییە؟ بەڵێ، دیارە ئێمە لەژێر فەرمان و ڕێنماییەکانی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران کە زۆر بەڕێزیان جەخت دەکاتەوە سەر بابەتی گۆڕانی ئاوهەوا، ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ئاوهەوا و کەمکردنەوەی کاریگەریەکانی، ئێمە لە چەند لایەکەوە ئیشمان لەسەر بابەتی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی ئاوهەوا کە لەوانە گۆڕانکاری لە یاسا و ڕێنماییەکان، گۆڕانکاری لە ئیدارە و شێوازی ئاو و گۆڕانکاری لە ژێرخانی بنەڕەت، لە دروستکردنی بەندا و لە دروستکردنی ژمارەیەکی زۆر پۆند. و ئێمە سێ مۆدلی نوێی پرۆژەشمان هێناوەتە کایەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی دیاردەی گۆڕانی ئاوهەوا بینەوە. یەکەمیان بابەتی پاراوکردنەوەی ئاوی ژێر زەویە لە ڕێگەی بیری دەستکردەوە ئاوی سەر زەوی بەتایبەتی لە لافاو دەگۆڕین بۆ ژێر زەوی و ئێستا پرۆژە لە ژێر تێستایە لەگەڵ ڕێکخراوی یونیسف جێبەجێیەکەین. پرۆژەی دووەم بژانەوەی کانیەکانە، ئەو کانیانەی کە وشک بوون بە ڕێگایەکی زانستی هەوڵەدەین کە بە سوودوەرگرتن لە ئاوی بارانی زستان ئەو کانیانە ببوژێنینەوە. پرۆژەی سێهەم پرۆژەی پۆندە هەرەوەزیەکانە. پۆندی هەرەوەزی هەر پۆندێکە و هەر بربەستە، هەر سەدێکە، بەنداوێکە، بەڵام جیاوازی ئەم بەنداوە لەگەڵ ئەم پۆندە ئەم بەنداوە لەگەڵ بەنداوەکانی حکومی پۆندە حکومیەکان ئەوەیە پۆندی حکومی لە ئەلف تا یائی هەر هەمووی حکوومەت خۆی جێبەجێی دەکات و ئەوە پلانێکە ئێمە لەسەر ئەوە بەردەوامە بین و زیاتریشیان دەکەین. بەڵام هاوتەریب لەگەڵ ئەو پلانەی یەکەم، پلانی دووەمیشمان هێنایەکایەوە، ئەویش پۆندی هەرەوەزیە. پۆندی هەرەوەزی ئەوەیە کە خەڵکی گوندەکان، ئەوانەی خۆیان ئیمکانیەتیان هەیە یا ئەوانەی کە بارودۆخیان زۆر نالەبارە و ئەو سرە زۆرەی کە ئێمە هەمانە لەوانەیە بەو زوویە نەگەینە لایەن و شوێنێکی گونجاویان هەیە و بۆ خۆیان خەڵکی گوندەکە توانای ئەوەیان هەیە پۆندێک دروست بکەن، ئەوانە خۆیان پۆندەکە دروستەکەن، ئێمەش وەکو حکوومەت بە تەواوی ئیمکانیاتمانەوە لە خزمەتیان نابین. ئێمە چیان پێشکەشەکەین و ئەوان چیەکەن؟ ئەوەی لەسەر گوندنشینەکان پێویستە. تەمان ئەمە باوەکو بانگەوازێک بێت، وەکو ئاگاداریەک بێت بۆ خەڵکی هەموو گوندەکانی کوردستان. ئەم پۆندە لە ژێر ڕێنمایی حکوومەتدا دروست دەکرێت، ئەوەی هەر کەسە بە شێوازی بە حەجمی خۆی بێوە دروست. لەبەرەوەی جۆرێک هەستمانە کرد، جۆرێک لە فەوزا خەریکە دروست بووە، کارەسات هەندێک جار لێیەکەوێتەوە لەبەر لافا و ئەوانە. ئێمە جارە ڕێنماییەکمان دەرکردووە بە گوێرەی یاسا و ئیداریات مۆڵەتێکی وەرەگیرێت، تەبعاً ڕۆتینی زۆر کەمە. ئەو پۆندە کە دروست دەکرێت، خەڵکی گوندەکە خۆیان ئامادەییان هەیە پۆندەکە دروستکەن،
ئەو زەویە ئەگەر هی حکوومەت بێ کێشەمان نییە ئەگەر هی خۆیان بێ پێویستە لە نێوان خۆیان ڕێکەون جارە کێشەی زەویەکەیان چارەسەرکەن ئەو شوێنەی کە باوەڕیان وایە گونجاوە بۆ بەنداوەکە و ئەوان مێژوویان ئەزانین ئەمە ئاوێکی زۆری پێدا دێزان بە مێژووی خۆیان بە تایبەتی لە دوای باران ئەوانە دێن ئەو فۆرمە پڕەکەنەوە کە ئێمە بڵاویەکەینەوە هەم لە پەیجی خۆمان هەم لە یەکە کاریگەڕیەکان ئەو فۆرمە دەگەڕێتەوە بۆ بەڕێوەبەرایەتی ئاودێریەکان بەڕێوەبەرایەتی ئاودێریەکان تیمێک دروستەکەن تیمی زانستی سەردانی شوێنەکەکەن راپۆرتێک بۆ ئێمە نووسن و دەڵێن ئەم شوێنە لە ڕووی زانستیەوە گونجاوە ئەنجا چ دەکەین ئێمە وەکو حکوومەت پاشەوەی کە زانیمان شوێنەکە لە ڕووی تۆبۆگرافی و زانستیەوە گونجاوە فەحسی خاکەکەین فەحسی کیمیایی فیزیایی لەسەر مەسروفی حکوومەت دیزاینی زانستی پۆندەکە دروستەکەین لەسەر مەسروفی حکوومەت تیمێکی زانستی لە جیۆلۆجی و ئەندازیار دابینەکەین بۆ سەرپەرشتی تەنیا جێبەجێکردنەکە لەسەر حساب جێبەجێکردنەکە خەڵکەکە خۆیانەیکەن و دوای ئەوەش کە پۆندەکە تەواو بێت تەڵان لەژێر سەرپەرشتی حکوومەت ئێمە وەکو حکوومەت پاشان خەمڵاندنەکەین کە چەندی تێچووە و بڕێک لە تێچووی پارەکە ئەگەڕێنینەوە بۆ خەڵکی گوندەکە واتە ئەگەر ئەو مەسروفە حساب بکەی مەسروفی تێستەکان تێستی خاک مەسروفی دیزاین مەسروفی تیمی زانستی کە سەرپەرشتی دروستکردنیەکە زایدەن ئەو پارەی کە بە کاش لە کۆتاییە بۆیان ئەگەڕێنینەوە ئەگەر هەموو ئەمانە وەربگری 160 تا 170 کۆستەکە تێچووەکە هەرەکەوێتەوە سەرشانی حکوومەت بەڵام ئێمە بۆ ئەمەکەین یەکەم بۆی ڕۆتین کەم بکەینەوە ئیشەکە خێرات جێبەجێ ببێ دوو دەمانەوێت ئێمە و خەڵکی گوندنشینەکان دەست دەناو دەستی یەک پێکەوە ڕوبەڕووی کاریگەریەکانی گۆڕانی ئاوهەوا بینەوە چونکە بەڕاستی هەموو ینی ڕاستی زانستیەکان بەرەو ئەوەن کاریگەریەکانی گۆڕانی ئاوهەوا بە تایبەتی لە وشکی و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو ئەوەندە خێرا و مەترسیدارن زەحمەتە بۆ ئێمە بەتەنها نەک بۆ ئەمە بۆ هەموو حکوومەتێک بەتەنها ڕوبەڕوویان بێتەوە تەنها ئەوە بڵێم ئەم پۆندانە ئاوی خواردنەوە دابینەکەن ئاو بۆ کشت و کاڵ دابینەکەن لە لافاو دەمان پارێزن و ئاوی ژێر زەویش پاراوەکەنەوە و تێچووی ئەم پۆندانش بۆ خەڵکی گوندەکان کە ساڵانە داوای چەند بیرێکەکەن و بێ خۆشیان بیرەکان لێ بدەن تێچووی ئەم پۆندانە هەر یەکسانە بە چەند بیرێک لەسەر شانی خەڵکەکە ئێمە دیراسی هەموو ئەو جانیبانەمان کردو بەڕێز دکتۆر کاروان سەباح بەڕێوەبەری سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ تۆ مادومان کردیت سپاس بۆ ئێوەش خێر بێ